من هەڵۆ نادر حامد لە دایکبووی گوندی هاوار گوندێکی کاکەینشینە ماوەی 30 ساڵە لێرە لەم دوکانە پیشەی لەلاکی یەکەم و ماوەی 16 ساڵە بۆ ڕێزگرتن لە مانگی ڕەمەزان و مسلمانانی شارەکەم ڕۆژی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان سەرتاشین کردۆ بە خۆڕایی وەک تا کۆتایی مانگی ڕەمەزان کە کاتە ڕۆژی جەژن نرخی سەرتاشیندا بەزێنم بۆ 2000. هەڵەبجە خاوەنی پێکەوەژیانێکی مێژوویکی پێکەوەژیان جوانی هەیە لە نێوان کاکەی و مسلمانەکان و ئەدیانەکانی تریشەر هەبووە. پەیامی ئاینەکەمان بەو شێوەیە کە ڕێز لە هەموو ئاینە جیاوازەکان و هەموو کۆمەڵگە جیاوازەکان بگرین و هەرگیز لەم دەبەرە هیچ کێشەیەک هیچ ناخۆشیەک بێجگە لە خۆشی و ڕێزگرتن لە نێوان مسلمان و کاکەیەکانان نەبووە و هەریەکێ لە کاکەیەکان هەرێکی بە شێوەیەک ڕێز لەم مانگای ڕەمەزان ئەگرێ ئەگەر کاکەیمان هەیە من خێزانێکە نزیکی زۆر نزیکی خێزانێکی مسلمانە زۆر جار ئەڵێ من لەمە ڕەمەزانانە چێشت نەکردۆنیوە بۆ ئەوەی بۆنی چێش نەچێتە ماڵەکان مناڵێک بە ڕۆژووە یا پیرێک ئەمانە بە ڕۆژ تەحملیان کەمترە بۆ ئەوەی ئەو ڕۆژە من نەبم بە عەزێت بۆ هاوسێ مسلمانەکەم. من وەک مشتریەکی دایمی کاک هەڵۆ لە هەڵەبجە بۆ سەرتاشین تێمە ئەم دوکانێ ئەم هەڵوێستە جوانەی بەرزە نرخێنم کە خزمەت بە شارەکەیەکا و خزمەت بە ناوچەکەیەکا و ئیشێکی باشە و ئیشێکی ئینسانێ و مرۆڤ دۆستانەیە. من بە باش دەزانم کارێکی زۆر چاکە تەمەەن درێژ بێ و هەمیشە سەرکەوتوو بێ بۆ ئەم ئیشەیە کە ئیشێکی زۆر جوانە. من ینی ئەوەی چاوەڕێم ناکرد ڕوویە چکە من چاوەڕێی پاداشت و سوپاس و باسکردنی نەبووم چکە ئەرکێکی ئاینی ئەرکێکی کۆمەڵایەتی خۆمە کە ئەمە جێبەجێم کردووە. بەڵام لە دوایە ئەوەی کە ڕوویە شتێکی زۆر مفاجی بووە من زۆر دڵخۆشی کردم خەڵکەکە ئەوەی کاسبکار و ڕوبەڕووبێ ئەچمە دوکانەکەی ئەچمە لای شۆفێرێکی تەکسی هەمووی ئەوەنە ڕێزم لێگرن ینی من قەرزاربار بووم و مامۆسایانی ئاینی سەرۆکی لقی یەکێتی زانایانی مسلمانان ئەم شارە و لەگەڵ مامۆستایەکی تری ئاینی لەگەڵ ئێوە بۆ هاتنتە ماڵەوە دەستخۆشیان لێ کردوم کارەکان بە کارێکی زۆر جوان وەسف کردووە. دواتریش لە وتاری هەینیا لە چەند مامۆستایەکی ئاینی لە وتاری هەینیا باسییان کردووە. دیارە هەر کارێکی خێرخوازی جێگەی نرخاندن و دەستخۆشیە و گومانی تێدانی ئەگەرە و کارە خێرخوازێش لە مانگی ڕەمەزانە بێ و لەبەر حرمەت و گەورەی ئەم مانگە بەرز و پیرۆزە بێت. یەکێک لەو شاکارە جوانانەی کە لە ناو شاری هەڵەبجەدا بینراوە ساڵانی ڕابردوو بە ئەم ساڵیشەوە ئەو کاری برای بەڕێزمان کاک هەڵۆ هاواریە کە بەڕاستی دەستخۆشی لە یەکەین هەموو ساڵێک وەکو هەڵوێستێکی مرۆڤانە مرۆڤ دۆستانە هەماهەنگی لەگەڵ ڕۆح و هەروەها تێکەڵبوون لەگەڵ سیما جوانەکانی مانگی ڕەمەزانە بە ڕێزیشیان بێ بەرامبەر دەست ئەکەن بە سەرچاکردنی چ مسلمان چ برا هاواریەکانی خۆیان. ئەمە بەڕاستی وامان پێڵێت کە هەر کەسێ لە ئاستی خۆیەوە ئەتوانێت خزمەتێک بە کۆمەڵگەکەی بکە و ئەم خزمەتەش ئەگەر بچووکیش بێت گرنگەوەیە مرۆڤ وەکو بڵێ هەست بە ئاسوودەیی بکە لەم کارەیدا. ئەم هەڵوێست و کرداری ئێمەش پەیوەندی بە کۆنەوە هەیە چونکە پەیوەندیەکی زۆر جوان لە نێوان مسلمان و کاکەیەکانە هەبوو ئێمەش درێژە بێدەری ئەو پەیوەندی و هەر کەسێکی تریش لەسەر ڕووی زەویە بەڕاستی هەستێ بە ڕێزگرتن لە میوانێکی ئاوا ناوازەی مانگی پیرۆزی ڕەمەزان جێگەی دەستخۆشیە من لەم یەشکوری ناس لەم یەشکوری لە هەر کەسێ سپاسی خەڵکی نەکا بێگومان سپاسی خۆی گەورەشی پێ ناکرێ. بۆیە جارێکی تر دووپاتی یەکەمەوە هیوادارم کەسانی تریش چاو لە کاکە هەڵۆ بکەن و هەنگاوی جوانتر و شیاوتر و ڕازاوەتر بنێن تاوەکو کۆمەڵگەکەمان هەمیشە وا بە ئاسوودەیی و بە برایەتی و بە تەبایی پێکەوە ژیان بەرینە سەر.